ئەمە مەراسیمی پێشوازیکردن لە پێشمەرگەی ئازادکراو سەید ئەحمەدە دوای زیاتر لە مانگونیوێک لە بەدیلگیرانی لای چەکدارانی داعش ئێوارەی دوێنێ لە ئۆپراسیۆنێکی هێزەکانی دژە تیرۆر ئازاد کراو. پێش نیوەڕۆی ئەمڕۆ گەڕایەوە شاری سۆران و لە دەروازەی شار لەلایەن هاوڵاتیان و دامودەستگا حکومیەکانی شارەکەەوە پێشوازی لێکرا. لەو هەندەی خۆشیتر نابێ یعنی تشتێ لەو کەسێک لە خەبری بێتە دەرێ بزیتۆ تچ لەوهای خۆشتر هەیە هیچ شتێکەوەی خۆشتر نیەک کەس بێکرد کەسێکی خۆشەویست وەکو لە خەبرە هاتنەوەی بێ لە خەبرە هاتبیتەوە ئێستا لە پێش سایە بینە ئەو زەماوارە بە شەرەفەی ئەلەما ئەو زەماوارە خۆشەویستەی هیچ شتێکی لەوەی خۆشتر نازانم. هەندی هەموو دنیا خۆشحاڵم زۆر زۆر خۆشحاڵم زۆر خۆشحاڵم هەشتێکی زۆر خۆشم لێیە. بە گەڕانەوەی سەید ئەحمەد هاوڵاتیان پۆل پۆل لە گەڕەکەکان دەهاتن بۆ بەخێرهاتنەوەی سەید ئەحمەد و شادی و خۆشی باڵی بەسەر گەڕەکەکەی سەید ئەحمەد کێشا بوو. خێزان و مناڵەکانی سەید ئەحمەد بزە و خەندا لە لێوەکانیان دەبارێت بە بۆنەی ئازادبوونی و گەڕانەوەی بۆ نێو کەس و کاری. ولا زو خوش الحمد لله حي بن ان شاء الله دم زو خوش حي ان شاء الله حي بن دم زو خوش ان شاء الله حي بنيه ولا وجاي رمضان دو وازاد حتى من خوش اخوك اخوي هنا ان شاء الله اخوي هنا ان شاء الله اخوي حبيت دم حي سباس يا خي حم خش بالنسبه ان شاء الله خير هم خش ان شاء الله خير هم ان شاء الله سواء هم خششهم بدل خوششی زۆر کەم بەخێراتنی ئێوەکەم بەخێرات بنی هەموو میوانەکەکەم دەستخۆشی لە کاک لاهۆریەکەم دەستخۆشی لە هەموو ئەوانەی خورماتیەکەم دەستخۆشی لە هەموو خێر خوازانەکەم بەخێر بێن سەرسەر و سەرچاوم هەستم بە ئەوچی زۆر دڵخۆش بووم زۆر هەستم بە خۆشی کرد. سەید ئەحمەد سورچی پێشمەرگەی فەوزی سەی لیوای 116ی سۆران بوو. درەنگانێکی شەوی 27 مانگی ئایاری ڕابردوو لە چوارقۆڵی جیاوازەوە چەکدارانی داعش هێڕشیان کردا سەرهێزەکانی پێشمەرگە لە میحوەری دووسخورماتوو. لەو هێرشەدا پێشمەرگەیەک بە ناوی سەید ئەحمەد سورچی لەلایەن داعشەوە بەدیلگیرا کە چێشلێنەر بوو لە فەوجی سەی لیوای 116 و دانیشتووی قەزای سۆرانە. خێزاندارە و خاوەنی 5 منداڵە و ئێوارەی ڕۆژی 15 هەفتی 2017 لە ئۆپراسیۆنێکی هێزەکانی دژە تیرۆر ئازادکرا و گەڕایەوە نێو کەسوکاری. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.